یەکەم پێم وایە هەر حیزب و لایەنێک ئەمڕۆ هەوڵ بۆ یەکێتی نەتەوەیی سەرتاسەری بدا ئەو حیزبە حیزبێکی نەتەوەییە بە پێچەوانەکەشەوە هەر حیزبێک بۆ خاوکردنەوە و تەگەرەخستن بۆ دروستبوونی سەکۆ مەکۆیەکی یەکێت نەتەوەیی ئەو حیزبە دیارە حیزبێکی ڕاستەقینە نیە. دووەم پێم وایە لە ئەمڕۆدا کە بەهۆی ئەو گۆڕانکاریانە لەسەر ئاستی جیهان هاتوونەتە پێشەوە یەکێتی نەتەوەی گرنگترین شتە بۆ پێشکەوتنی دۆزی ڕەوای کورد واتە بەر لەوەی پشت بە چەک ببەستی بەر لەوەی پشت بە دیپلۆماسیەت بەستی بەر لەوەی پشت بە وڵاتان ببەستی بەر لەوەی پشت بە یاسا و شەریعەت بەستی دەبێت پشت بە یەکێتی نەتەوەیەکی گشتی بەسترێ ئەو یەکێتی نەتەوەیە گشتێش تەنها لە سەردەستی ئەوانە دێتەکایەوە دێتە بوون و دێتە دروست بوون کە بەڕاستی کوردی ڕاستەقینەن واتە کوردی یەک شوێن و یەک زاراوە و یەک ناوچە و یەک شار و یەک حیزب بنین. هەوڵی خەڵک لە تاکەوە بۆ ڕێکخراو لە ڕێکخراوە بۆ حیزب لە حیزبەوە بۆ گشتی زۆر گرنگە چونکە هەموو شتەکان لە تاکەوە دەست پێ دەکەن ئەگەر تاکەکان هەست بۆ بکەن کە یەکێتی نەتەوەی چەند گرنگتیە بۆ سەرکەوتنی کورد و بۆ ناساندنی کورد و بۆ یەکگرتنەوەی کورد بەگشتی ئەو کاتە هەوڵەکان زیاتر دەبێت بەڕاستیش نابێت تاک ئەمڕۆ گوێ لە هەندێک سەرکردە و هەندێک لە هەندێک بگرێت کە بەرژەوەندی لەوەدا پەرتەوازەی دروست بێت یعنی تاک دەبێ هەست بۆ بکە ئەویش بەرپرسە وەک ئەو بەرپرسەی کە ساردی دەکاتەوە ئەو بەرپرسە لە تونکردنەوەی یەکێتی نەتەوەی ئەگەر کەسێک کە بێ خۆی بەوە بزانێ کە بەرژەوەندەکەی لەوەدا کورد لە نەتەوەیی لێکبوون لە یەکدەنجی لە کۆدەنجی لە کۆڕەنجی سارد بکاتەوە. بێگومان هێزی هەر نەتەوەک لە یەکگرتن و یەکبوونیدایە هاوکاری و هەماهەنگی لە نێوان بەشەکانی هەر نەتەوەیەک هێزێکە هێزێکی لە بنەهاتووە هێزێکی بێسنوورە ئەوەش کە ئۆزەلان لە ساڵانی زۆر زووە هەوڵی لە بۆ دەدا طبعاً یەکبوون و یەکگرتنی نەتەوەییە لە پێناو یەکدەنجی و لە پێناو یەک هەڵوێستی و لە پێناو یەک خیتابی نەتەوەی کورد بەگشتی ئەوەش کە دەکرێ و دەگوترێت لە هەرێم زۆر بەداخەوە مەبەستم هەرێمی باشووری کوردستانە وەک ئەوەی کە من دەیبینم وەک شێوەک لە فێڵ لە خۆکردنە یعنی دێ بە قسە دادەنیشی هەموو قەولێک دەدا بەڵام کە بوو هاتە بواری کارکردن بەداخەوە تەمەشا دەکەین وەکو بەڵێندانەکە نییە وەکو ئەو پەیمانە نییە کە دەیبەستی لە ئەنجامی کۆبوونەوەکان ئەوەش کە پێویستە لەسەر هەموو تاکێکی کورد یعنی دوور لە بێزگە لە حزبەکان بێزگە لە لایەنەکان هەوڵی ئەوە بدا زمینەیەک خۆشکە بۆ ئەوەی کۆنگرەی نەتەوەیی هەم بکرێ هەم بگیرێ و هەمیش دەرەنجام و کردداری لێ بکەوێتەوە نمونەک دێنمەوە لەسەر ئەوەی کە کۆنگرەی نەتەوەیی بایکۆتی دوای کە دژ بە کاڵای تورکی کرایە خۆزگە ئەوە گشتگیر بواە بۆ هەموو داگیرکەرانی کوردستان بایکۆت یەکدەنجیەکی لە ناو کورد دروست کردیە بە شێوە کە دوور لە حیزب و لە بیرروڕای حیزبی و دوور لە ئاراستە و لایەنی حیزبی توانیتی نەوعەک لە کۆدەنجی و لە هەماهەنگی لە بینی هەموو تاجێکی کورد لە هەر چوار پارچەی کوردستان دروست بکە زۆر بەداخەوە طبعاً پارچە پارچەیی و هەمەلایەنی لە ناولایەنە کوردیەکان وای کردیە کە نەک تاخیربی نەک دوا بکەوی وای کردیە ئەو حالەتە نەخوازراوە ئەو حالەتە نەویستراوە وا لە کورد بکە کە نەوعەک لە بێئومێدی نەوعەک لە ناڕەزایی لە ناو کورد دروست بکە طبعاً ئەتیادیش وەکو لە سەرەتا باسم کرد یەکگرتن هێزە طبعاً پارچە پارچەییش بێهێزیە ئەوەی کە زۆربەی بەسەر کورد داهێنرایە و ئەو بەرنامانەی دوژمن کە لەسەر کورد جێبەجێکرایە یەک پارچەیی کورد نەبووە پارچە پارچەیی کورد بووە پەرتەوازەیی کورد بووە بەرژەوەند خوازی لایەنەکان بووە بەرژەوەندی خوازی حزبایەتی و لەویش گچکەتر بنەماڵەیی و بگرە هەندێک جار شەخصیش بووە ئەوەی کە ئێمە لەسەرمان پێویستە بۆ ئەوەی جەنابەت ئاماژەی پێ دەکەی دووبارەی بکەینەوە و نێلین زیاتر لەوە درێژە بچێشی
ئەوەیە کە نێلین ئەو لایەنانەی کە یاری بە چارەنووسی کورد دەکەن بەردەوام بن بەڕێی خۆم دەڵێم ئەگەر بە پەراوێز خستنیشیان بی